گواستنەوە لە ڕۆڵی شۆڕژگێڕیەوە بۆ چەتایەتی جاشایەتی. نمونە کوردستان عێراق، پڕۆژەی میراتی شاراوە، هەڵسوکەوتکردن لەگەڵ گەلی کورد. لە بارەگای مەلا مستەفاوە شاندیان نارد بۆ مووسڵ کە بارەگای سەرەکی زۆربەی هێزی جاشەکانی ناوچەکانی بادینان بوون تاکو شەرەفمەند بن بە سەردانیکردنی مەحموود ئاغا زێباری لەگەڵ دیاری و پارەدا. ئیدریسی کوڕی سەرکردەی شۆڕش تەکلیف کرا بڕوات. ئیدریس پێی خۆش نەبوو بڕوات، بەڵام نەیدەتوانی بڵێ ناڕۆم. مەلا مستەفا مەسعودی کوڕی پاراست لەو بەدناویە. مەسعود لە پشت باوکی خۆی دەشاردەوە. ئابڕوچوونێکی گەورە بوو. عەزیز عەقراوی و هەندێک کەسی تر دژی وەستانەوە. ئەویش خستی نیە ڕوبەڕووبوونەوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ تووڕەبوونی مەلا مستەفا و کوڕەکەی. لە مانگی ئۆگەستی 1970 سەرکردەی بزوتنەوەکە یەکەم دیاری بە نرخی چاوەڕوانکراوی پێشکەش بە مەسعودی کوڕی کردو. هێزێکی سەربازی بۆ زوبێر ئاغای خاڵی پێکێنا لە قەزای عەقرا لە خێڵی زێباری و نزیکەی 1000 چەکی بڕنەوی پێدا. بەم جۆرە جاشی دوێنێ بوو بە سەرکردەی پێشمەرگە لە نێوان شەو و ڕۆژێکدا. بەویستی سەرکردەی باڵای پێشمەرگە مەلا مستەفا. حەسۆ میرخان دۆڵەمەڕی سەرکردەی بەرێ عەقرە و شێخان ڕەتی کردەوە ملکەت ببێت بۆ فەرمانەکانی مەلا مستەفا. دەرەنجام دانیشت. ڕوویەکی مەترسیدار و ڕەشبین بۆ هەمووان دەرکەوت. ئەو ڕۆی کە زۆر جار شێخ ئەحمەد بارزان هۆشداری لەسەریدا لەگەڵ دوو ڕۆژنامە نووسیبیانی ئەوانیش داڤید ئادمسۆنی بەڕیتانی و کریس کۆتگیرای فەڕەنسی بوون کە وتیان دەرونی مەلا مستەفا شتێکی نەرێنی و ڕووخێنەری تایە. ئەو ڕۆمەترسیدارەی کەسایەتەکەی زۆر دەرکەوت بوو لە کۆتایی تەمەنیدا، بە تایبەتی لە ساڵانی دوای بەیاننامەی 11 ئازاری 1970 تا کۆتایی هاتنی بزوتنەوەی کورد لە ئازاری 1975 تا دەگاتە ساڵانی کۆتایی تەمەنی کە لە واشنگتۆن بوو تاکو مردنی ملیۆنەها دۆلاری کۆ کردەوە. ڕۆژنامە نووسی میسری محەممەد حەسەنێن هەیکەل لە ئۆگستی 1975 لە کاتی چاوپێکەوتن لەگەڵ شای ئێران شاپەی دەڵێت پرۆسەی کوردستان 300 ملیۆن دۆلاری تێچووە. هەموو هاوکاریە داراییەکانی وڵاتانی کۆمەککار ڕاستەوخۆ دەگوازرایەوە بۆ ماڵی مەلا مستەفا و لە ژێر دەستی ئەودا بوو. محەممەد حەسەنێن هەیکەل لە تاران مەلا مستەفای دوان. تۆ سەرکردایەتی شۆڕشی کوردت کردووە بە لۆژیکی خێڵەکی فیۆداڵی تاکو قاسەی شۆڕشی کورد بوون با سندوقی پڕ لە پارە و لە ژێر دەستی کوڕە بچووکەکەت بوون. تەنها بە فەرمانی تۆ خەرجی دەکرد، وەکەوەی بڵێ خەرجکردن لە پێناو شۆڕشدا پرسێکی بنەماڵەییە یان پرسێکی شەخسیە. بەداخەوە بە تووڕەییەوە ڕوبەڕووی هەیکەل بوویەوە و ئەویش دەستی لەم بابەتە هەستیارە هەڵگرت. دواتر بیری لەوە کردەوە بەهاکانی بارزان بڕوخێنێت و پێکاتەی کۆمەڵگا بشێوێنێت لە دوای مردنی شێخی بارزان ئەحمەد. ڕاستەوخۆ تاکو بتوانێت پرۆژەی میراتگری جێبەجێ بکات و هەڕەشەی کوشتنی نزیکەی 50 کەسی دەکرد لە کەسایەتەکانی تەریقەت کە لەلایەن شێخ بارزانەوە ئیجازەیان وەرگرت بوو بە بیانوویەوەی ناپاکن. بەڵام محەممەد خالید و عوسمانی کوڕی شێخ بارزان دژ بە بیرۆکەکەی بوون. لە دوای بەیاننامەی ئازاری 1970 کاتی کەم بەدەستەوە بوو بۆ گەرنتی جێبەجێکردنی پرۆژەی میراتگری و دەستی کرد بە یەکلایکردنەوە لە ماڵەکەی خۆی و عوبەیدەڵڵای کوڕی خۆی دەرکرد بە بیانوویەوەی پەیوەندی لەگەڵ ڕژێمی بەعەز بەستووە و ئەویش ڕۆیشت بۆ بارزان. دواتر هەڕەشەیەوەی کرد بارزان داگیر دەکات ئەگەر کوڕەکەی لەوێ نەڕات. کوڕەکەی خۆی ڕاونە تاکو ڕای کرد بۆ بەغدا. سەبارەت بە سەرۆکایەتی عوسمان و داماڵینی لە هەموو دەسەڵاتەکان مەلا مستەفا سەرکردایەتێکی هاوشانی ئەوی پێکێنا کە پێکاتە بوون لە ژمارەیەک لە ئەندامانی خێزانەکەی. بارەگاکەی لە بلی بوو لە باشووری بارزان بۆ ئەوەی تەڵەیەکی بۆ بنێتەوە. مەلا مستەفا داوای لە دەستگای پاراستن کرد نامەیەک بە ناوی حسێن ئاغا خدر ئاغا سوورچیەوە ئامادە بکەن و ئاڕاستەی عوسمانی بکەن. پاراستن نامەکەی گەیاندە دەستی. عوسمان دەرکی بەوە نەدەکرد مامی گەیشت بێتە و ئاستە لە دژایەتی کردنی. ئەویش وەڵامی نامەکەی دایەوە و سپاسی کرد و وتی من پێویستم بە هیچ نییە. هەر ئەو ڕۆژە نامەیەکیاندایە دەستی مەلا مستەفا. پیلانەکەی سەرکەوتوو بوو لە تێکدانی بینی هەردوو برا کە لە کاتی زۆر تنگانەدا عوسمان دەستی یارمەتی بۆ درێژ کردبوو کاتێک هێزی پێشمەرگە تێکشکاوە بەرامبەر هێزەکانی جاش و سپا و بە نهێنی چەکداری لە بارزانەوە دەنارد تاکو ڕوبەڕووی هێزی دوژمن ببنەوە.
مەلا مستەفا نامەکەی عوسمانی قۆستەوە و نردی بۆ محەممەد خالید وەکو بەڵگەیەک کە پەیوەندی عوسمانی بە پرۆژەی جاشەوە هەیە. داوا دەکات عوسمان لابردرێت و محەممەد خالید بکرێتە شوێنەکەی، چونکە عوسمان شایەنیەوە نییە نوێنەرایەتی بارزان بکات. فیتنەی خستە نێوان دوو براوە بۆ بەدیهێنانی پرۆژە خێڵەکیەکەی. ئەمەش لە بەرژەوەندی ڕژێمی بەعس و جاشە کوردەکان بوو بە شێوەیەکی ڕاستەوخۆ. دواتر خوشکەزای عوسمانی کردە سەرکردەی هێزێکی چەکدار تاکو ناکۆکی نێوان خێزانەکە قوڵتر بکات و عوسمان و کۆمەڵێکی زۆری شوێنکەوتوانی دەرکران و پەنایان برد بۆ ڕژێمی بەعس. شۆکێکی گەورە بوو بۆ بارزانیەکان کە خۆیان لە ناو کێشمەکێشێکی ناوخۆیی بینیەوە کە مەلا مستەفا مەبەستی بوو لە پێناو پرۆژەی میراتگیری. چاوەڕوانی بەشی شەشەم بن.